یا حەمەکەریم پامێرمان لەگەڵمانە بێت وەریا نوێترین زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان بۆ ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە چییە؟ بەڵێ سارا سڵاو لە تۆش لە ئێستادا خۆپیشاندان و گرتبوونەوەی مامۆستایان و فەرمانبەران و بەشێک لە چینی توێژەکانی هەڵەبجە دەستی پێکردووە ئەوەی کە ئەمڕۆ جیاوازی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ لەگەڵ ڕۆژانی ڕابردوو قەبارەی جیاواز لە ڕۆژانی تر کەمتر بووەتەوە کەمتر مامۆستایان و فەرمانبەران بەشداریان لە خۆپیشاندانەکەدا کردووە بەڵام تاکو ئێستا بایکۆتکردنی مامۆستایان لە هۆڵەکانی خوێندن بەردەوامی هەیە جگە لە قۆناغی 12 ئامادەیەکان کە لە خوێندنگە ئامادەیەکاندا وانیان پێوترێتەوە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو کارمەندەکانیان بایکۆتی دەوامیان کردو ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بەشێک لە دیمەنی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ بگوازێتەوە کە مامۆستایان و فەرمانبەران و بەشێک لە چین و توێژەکان بەشداریان لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆدا کردووە بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە ڕۆژانە ئێوە کەیەنە ئێرە هیچ وەڵامێکتان وەرنەگرتوتەوە و تاکوکەی بەردەوامە بەناوی خۆی گەورەم هێرەبان وڵا ئێمە وەکو مامۆستا بەشداریمان کردووە لەم خۆپیشاندانە تا ئێستاش حکوومەت بەڕاستی بەدەم ئەو داواکاریانەوە نەهاتەوە کە سەرەتاییترین مافی هاوڵاتیەکە یا مافی موچەخۆرانە پێی بدات ئێمە داواکەن حکوومەت چیتر زووە موچەکانی هاوڵاتیان موچەخۆران سەرفکە بۆی چیتر دەوام دوانەکەوێت چیتر ئەو خەڵکە بێبەش نەبێت لە خوێندن چیتر حکوومەت بە ئاگا بێتەوە لەوەی کە ئەم موچانە سەرفکە مافی هاوڵاتیان دابین بکە بەڕاستی ئەمە وەزع نییە بۆ حکوومەت ئەگەر تۆزە شەرمش کۆیتی ئەمەوە حەقە بەڕاستی بێتە سەرخەت و وەڵامی خۆپیشاندانان داتەوە باز بۆ بەڕێستان وەکوچی بەشداریتان کردو تاکوکەی بەردەوام وڵای بەڕێزیان ئێمە وەکو مامۆستایان بەڕاستی بەردەوامین هەتا مافەکەمان جێبەجێکەن چونکە مافێکی سەرەتایی خۆشمانەوە ئەمە داوای نەوت و بۆ لە نەوتمان نەکردووە دای موچەکانی خۆمانەکەی جا داواکاری لە حکوومەت بێتە سەرخەت و ئەم هەڵوێستەمان بۆ دابین بکات چونکە بەڕاستی ئێمە ئەزانی کەوا حکوومەت هەموو شتێکیە ئەزان کە بودجە هەیە پارەیە هەموو شتێک هەیە بەڵام لەگەڵ ڕێزماکەوە داواکارێکی ئێمە پەسەند ناکەم مامۆستایان موچەیەکتان وەرگرتووە بەشێکی زۆر لە فەرمانبەران تاکو ئێستا ئەو موچەیشیان وەرنەگرتووە داواکاری چەند موچەکەن ئەو سێ موچەی کە پێتانە درێت حکوومەت دەتوانێت ئەوە بکات یعنی وەڵامێکتان وەرگرتووە کە ئێمە ئەم میلەتی ئێمە وەکو جارانی هەموو چاوکراوەیە ئێمە ئەزان کە بودجێکی باشی ئەم پارە چی لێ حتا تورکیا لەم ماوەیەکە ئێمە سەرمانە سوڵمەکە هەرێمی کوردستان ئاواڵێ یعنی بودجەکە زۆرە و ئەتوانێت هەموو شتێ دابین بکات بەڵام ترکەوە ناکە ئێمە بۆ هێندوستە شەقام ئێمە زانین کە ئەم حکوومەتە بە زەخت نەبێت مافەکانمان چارەسەر ناکات سپاس بۆ بەڕێزت لێرەدا سارا ڕۆژانە لێرە لە فولکەی عومەری خاوەر مامۆستایان و فەرمانبەران کۆ دەبنەوە دواتر بە شێوەی ڕێپێوان دەچنە لە نێوبازاری هەڵەبجە دەچنە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە لەوێ هەندێک کار و چالاکی ڕۆژانەیان هەیە لە نێو خۆپیشاندانەکاندا لە وتنەوەی شیعر و هەندێک چالاکی هونەری لەناو خۆپیشاندانەکاندا و وتار دەڵێنەوە ڕۆژانەیش ڕێکخرانی خۆپیشاندانەکە کۆبوونەوەی خۆیان دەکەن و بەڵێنی بەردەوامبوون یاخود کۆتایی پێهێنان بە خۆپیشاندانەکان لە ڕۆژانی داهاتوودا دەدەن ئەمڕۆژ وا بڕێرە هەمان شێوە وەکو ڕۆژانی ڕابردوو خۆپیشاندانەکە بەردەوامی هەیە بەڵام سبەی وریا حەمەکەریم پامێرمان لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان